بۆ جارێکی تر ژمارەیەک لە کەمەندامان لە بەرامبەر وەرنەگرتنی موچەکانیان ڕژانە سەر شەقام و لە بەردەم بانکی توی مەلیک لە شاری سلێمانی خۆپیشاندانێکیان ئەنجامدا و شەقامەکەیان بەڕووی هاوڵاتیان و شۆفێراندا داخست. خۆپیشاندانی کەمەندامان لە کاتێکدایە لە سەرەتای ئەم ساڵەوە موچەیان پێ نەدراوە و وەک خۆیان ئاماژەی پێ دەکەن بێموچەیی هێندەی تر باری گوزەرانی قورس کردوون. دوێنێ تەلەڤیزیۆنەکەم فرۆشتووە. وەڵڵاهی بۆچی تەلەڤیزیۆنەکە فرۆشتووە؟ ئیتر بۆی بێپارەی پارەی مۆلیدیم ناوە وەڵڵاهی هیچ قسە ناکەم نامانێ. لە خۆپیشاندانەکەدا ژمارەیەک لە کەم ئەندامان بەهۆی ماندووبوونیانەوە باری تەندروستیان تێک چوو چەند کەسێکیشان ڕەوانەی نەخۆشخانە کران. لای خۆشیانەوە بەرپرسانی ڕێکخراوی کەمەندامان ئاماژەیان بەوە کرد بەهۆی باری خراپی ژیانی کەمەندامانەوە ناچارن خۆپیشاندان ئەنجام بدەن. 4 مانگ لەمە و پێش بەڵێنی پیان جارێکی تر بەڵێن بێ موچەی کەمەندامان دوانەکەی بەڵام لە دوای ئەو بەڵێنی وەزیری داراییەوە موچەی کەمەندامان زۆر دواتر کەوت یعنی سەد شکر بەجارانی پێش و کە لە 90 ڕۆژە هاو بەڵام دوای ئەو بەڵێنە بوو بە 100 ڕۆژ و بە 120 ڕۆژ و 130 ڕۆژ. لە دوای چەند کاتژمێرێک لە گربوونەوەکە لیستی موچەی کەمەندامان گەشتە بانکەکە و دەستکرا بە دابەشکردنی موچە. بەڕێوەبەری بانکی توی مەلیکیش پێشتر ئاماژەی بۆدا کە لە بانکەکەیاندا پارە هەیە بەڵام لەلایەن وەزارەتیەوە لیستی موچەی کەمەندامانیان پێ نەگەشتووە و لەبەرەوە ناتوانن موچە دابەش بکەن. پەیوەندی بێمونێ چونکە لەبەرەوەی کە ئێمە دامە حازین پارە حازر حازرەکەین بەڵام ئەوەی کە هینە کێشەکەی پەیوەندی بە تۆڕی کۆمەڵایەتیەوەیە. تۆڕی کۆمەڵاتی مەفروضە کە دانم مانگە سەرەی مەعاشیانە مەفروضە هەفتەی پێشەوە قایمەکان بۆ بنێرێت. ئەو قایمانە کە دێت قایمەکان هەمووی ئەبێ ئێمە لێرە بیان بڕن چوار پێکەوەیە قایمەکان ببڕین و دوای ئەوە موازنەیەکەین زین لەگەڵ ئەو پارێکمان تەواوە تا من پارەکەتوانە ناتوانێ بگرم. هۆش بەلانی کەمە ڕۆژی پێچێت بەڵام ئەمڕۆ تا ئێستا ئەمڕۆ مەعاش دەستی بێت تا ئێستا نەیەناردووە قایمەکە نەناردوومان. بەپێی ئامارەکان لە هەرێمی کوردستان زیاتر لە 120,000 کەم ئەندام هەیە کە لەو ڕێژەیە 14,500 کەم ئەندامیان لە بانکی توی مەلیک لە سلێمانی 2 مانگ جارێک موچە وەردەگرن بەڵام لە ئێستادا 3 مانگ و 15 ڕۆژ تێپەڕیوە و کەم ئەندامان موچەیان وەرنەگرتووە. بابانە نوێرە ناڕتی سلێمانی.